خۆشەویستان لە مێرەبانی بەردەوامی بەتیمیشکردن لەگەر دکتۆرە میهایەتی ئەوە چیسەکی هەیە ئەوە چیسەکی گەورەی هەیە لە هێرکەدانی ڕاستەی ئەوە ڕەحمیتی دێن ئێستا کە وردە ئەو چیسەیە دێ دەکەینەوە پشتوانی خوای گەورە ئەها ئەو چیسە گەورەی دەبینی لە هێرکەدانی ڕاستەیەتی ئەوە ئێستاکە بە ئامێری دێن لێی دەکەینەوە ئەها ئەوە چیسەکەی دەبینی ئەوە کونەکمان لێ کرد ئەو ئێستا کە دێ ئاوەکەی لە ئەو چیسەی ئێستا کە بەتاب دەکەین ئەها تەماشاکە ئەوە چیسەکەمان کون کرد ئێستا کەس لێی دەکەینەوە وەبی بە جیهازی دەری بینین ئەو ئێستا جیهازش دەبێت لە ژۆرێکە کە ئەو پێ درێستەکە ئەو چیسەی کچکە دەکەینەوە ئەوە شێوەیە تەماشا ئەها ئەو کچکەمان کردەوە دەبینی چیسەکەمان کچکە کردەوە ئەوە پێ دەوێت ئیش دوانی لە مێهرەبانی ئەها ئەوە چیسەکەمان کچکە کردەوە ببێ ئەوەی ئەجەتی هێرکەدانەکەی بدەین ئەو جەدێت چیسەکەی لێ دەکەینەوە تیمی مهربانی پێ کاتێرە دکتۆری پسپۆری جەڕاح و نیسائیە لەگەر مساحب جەڕاح و مساعد مخدر و مخدری بەتوانە بەیەکەوە هەموومان بەتیم ئیش دەکەین ئەوە شێوەیە پێویستینە ئاخیری چیسەکەی هێرکەدانەکەشمان احتفاظ کرد چیسەکەشمان بەکامی لێ کردەوە ئەوە هێرکەدانەکەی ماوە ئەوە هێرکەدانەکەیتی ئەوە چیسەکەشمان لێ کردەوە ئەوە ئێستا کە چیسەکەی دەردێنین میهرەبانی دڵسۆزی و لێزانی